زوڵمە زۆری لە پزیشکانی دان دەکرێت ئێستاش بەرەبەرە چەند ساڵێکە بەکردنەوەی زانکۆ ئەهلیەکان و کەمکردنەوەی نمرەی وەرگرتنی خوێنکار یان بۆ دەرەجەی 86 هەروەها بوونی خوێنکارێکی زۆر لە زانکۆ ئەهلیەکان لە کۆلێژی پزیشکیدان کە چەند ساڵێکە ژمارە یەکجار زۆر وەردەگرێت بەبێ هیچ پلانێکی وەزارەتی تەندروستی خوێنی باڵە و دەرچوونی 150 خوێنکاریان ساڵانە پیشەی پزیشکی دەدان پوکانە و بچووکبوونەوەکی بەرچاوی بەخۆ بینیوە لە پای ئەو زوڵمە زۆرە و هەستکردنمان بەو زوڵمە ئێمە وەک خوێنکارانی کۆلێژی پزیشکی دەدان لە زانکۆ حکومیەکان وەکو زانکۆی سلێمانیش بە تایبەتی لە نەمانی مەوادی مەودای هەلی کار بۆ دەرچوانی کۆلێژ پزیشکان لە سۆنگەی هەستکردن بە پرسیارەتیمان هەستاین بە باید کۆلکردنی هۆڵەکانی خوێندن و کلینکەکانمان تاوەکو بەدەمە هاتنی داواکاریەکانمان کە بریتین لەم سەرخاڵی خوارەوە سنووردارکردنی کردنەوەی زانکۆ ئەهلیەکان بەرزکردنەوەی کۆنمری وەرگرتنی خوێنکارانیان بۆ 90 کە ئەمە ڕێژەی یاساییە دامەزراندنی دەرچوان و خۆبەخشانی پزیشکانی دەدان سنووردارکردنی وەرگرتنی خوێنکاران لە زانکۆ ئەهلیەکان سنووردارکردنی مۆڵەتی سەندیکا بە دەرچوانی کۆلێژی پزیشکی زانکۆ ئەهلیەکان لە پێشینەی بۆ خوێنکارانی زانکۆ حکومیەکانی کۆلێژی پزیشکیدان لە دامەزران و هەلی کار لە پشت زانکۆ ئەهلیەکان